سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرما و گەرم لە خزمەتتان نابم بەڕێزان ئەم شەو دووتە وەرگفتوگۆی لەسەرەکەین دیارە لە ساڵی 2017ەوە یان هەژدەوە بڕیار درا کە سەرژمێری گشتی لە عێراق لە ساڵی 2020 مانگی 4 ئەنجام بدرێ بەڵام لای هەمان ڕوونە یعنی دۆخی عێراق بە چ قۆناغێک و بە چ هەستیاریەکدا تێپەڕی نەتوانرا کە سەرژمێری گشتی لە عێراقدا بکرێ بەڵام یەک دوو ڕۆژە وەزارەتی پلاندانان و بەتایبەتی خودی وەزیری نوێی پلاندانانی عێراق گفتوگۆ لەسەرەوە کە پێویستە بکرێ و گرنگە و پەلەی تیا دەکەن و ئامادەکاری ئەکەن و بەدواداچوونیان کردو بۆی کە ئەمە بەڕێوە بچێ بەڵام باز لە هەندێک لەمپەرەکەن یەکێک لەوانە دۆخی داراییە یەکێک لەوانە دۆخی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆرۆنایە کە ئەمەش دیسانەوە دواخستنێک دروست دەکا بۆ سەرژمێری گشتی لە عێراق دەمانوێت قسێک لەسەر سەرژمێری گشتی بکەین و بۆ دۆخی ئێستای عێراق بۆ پلانەکانی وەزارەتە جیاوازەکان بۆ خزمەتگوزاری بۆ کەمکردنەوەی گەندەڵی بۆ کەمکردنەوەی ڕۆتینات بۆ گەیشتنی خزمەتگوزارەکانی حکوومەت بە شوێنی ناوچە جیاوازەکان تەنانەت لە ڕووی سیاسیشەوە بۆ یەک لایکردنەوەی پرسی پێک هاتە جیاوازەکان ڕێژەکانیان لە عێراقدا بۆ جیاکردنەوەی ڕێژە جیاوازەکانی ئەوەی کە باز لە بڕی سەدا حەفدە و سەدا نازانم چەند لەسەر هەرێمی کوردستان دەکرێت بۆ هەموو ئەمانە بۆ ناوچە دابڕێنراوەکان یعنی قسە لەسەر ئەوانە بکەین لەمانەدا چ سوودێکی دەبێت و چۆن پرسە جیاوازەکان یەکلایی دەکاتەوە بەڵام قسەکە ئەوەیە ئەگەر یعنی سەرژمێریەکی وردی شەفاف بەڕێوە بچێت نەک لە ژێر هەر ناو و هەر جۆرێک لە فشارە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان و لە هەرێمی کوردستاندا ئەو جۆرە لە سەرژمێری بەڕێوە بچێت گرنگی سەرژمێری باز دەکەین لە تەوریەکەمدا و تەوری دۆمیش یعنی 6 ساڵە 6 ساڵ لە ڕۆژی یەکەم ڕۆدا و 6 ساڵ بەر لە ئێستا یعنی لە مووسڵ لەلایەن تیرۆریستانی داعشە و دەستی بەسەردا گیرا دواتر دوای چەند ساڵێک حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و فەرماندەی چەکدارەکانی ئەو کاتی عێراق چۆیە مووسڵ و سەرکەوتنی بەسەر داعشدا ڕاگەیاند ئایا ئێستا عێراق لە داعش پاک بۆتەوە لە دوای ئازادکردنەوەی ئەو ناوچانە لە دەستی داعش هیچ گۆڕانکاریەک هەیە ئەو جموجۆڵە نوێیانی کە ئێستا لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی هەن لەلایەن تێرۆریستانی داعشەوە ئەمە ناوبندرێت چی عێراق قۆناغێکی دیکەی ماوە بۆ سەرکەوتن بەسەر داعشدا یان ئەوەی کە ئێستا بەڕێوە دەچێ یعنی هێرشی پچڕ و لە ناکاوی تێرۆریستانی داعشە و جێی مەترسی گەورە نین وەکو ساڵی 2014 بەڕێزان لە تەوریەکەمدا میوانداری حسێن محەممەد شارەزا لە ئامارمان کردو کە بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانەیە کە حسێن بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت بە ئومێدم کە جەنابتان و خانەوادە و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پەتای کۆرۆنا و ڤایرەسی کۆرۆنا پارێزراوی کاک حسێن ئەوەی کە باز دەکرێت لە ئێستادا وەزارەتی پلاندانان دەیەوێت مەبەستێتی لە عێراقدا هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە بچێت بەڵام گرفتیان دەڵێن گرفتمان هەیە ڕای تۆ گرفتە گەورەکانی بەردەم بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە چی ئێستا لە عێراق خۆی عادەتەن ئەگە ئێمە باسی سەرژمێری بکەین سەرژمێری شتێکی گەورەیە پرۆسەیەکی زۆر گەورەیە یعنی لەو شتانی کە پێویستە ئامادەکاری بۆ بکرێ یەکەم ئەبێ بودجەیەکی باشی بۆ دابنرێ اینجا خۆتان نەزان لە ئێستا عێراق لە قەیرانایە قەیرانەکانیش دابەزینی نەوتەڵیت سیاری نەودەڵیت سیاسی ئەڵیت ئەو مزاهرانی کە هەیە استیقرار نییە اینجا یەکێ لە خەسڵەتەکانی سەرژمێریش بەڕاستی ئەبێت ساڵێکی پڕ بێکێشە بێت هیچ نابێ کێشەی تیابێت طبعاً ئێمە ئەم هەموو کێشەیەمان هەیە لە عێراقا لەبەرەوە یعنی کە هەوڵ ئێن بکرێت چونکە ضرورێتە سەرژمێری ناتوانیت مەسەلەن استیغنای لێ بکرێ ئەبێ خۆی تۆ ڕاستی دەوێت هەموو 10 ساڵ جارێک ئەبێ هەموو وڵاتێک سەرژمێری بکە بعضی وڵات ئەمەنە ئەتیمامی پێەیە بەڕاستی 5 ساڵ جارێکی ژەی کات یعنی بعضیشکیانە ساڵانە بە شێوەی سامپڵ ئەیکات یعنی بۆ داتا و تازەکردنەوەی بەیاناتەکانی کەواتە لە ئێستادا ئەوەی کە لەمپەڕە ئەو دۆخە ئابوووریە و ڤایرەسی کۆرۆنان کە ڕێگرن ئەوەندی کە بەدواداچوونت بۆ کردوێ عێراق دەیەوێت چ جۆرێک لە سەرژمێری ئەنجام بداوە بە چ ڕێکەیەک ئەنجامی بەڵێ خۆی عادەتەن پرۆسەی سەرژمێری پرۆسەیەکی دوور و درێژە
ینی هەرەوە نیە مەسەن بە ڕۆژێ بکرێ ئەبێ ئامادەکاری بۆ بکرێ یەکێ لەو ئامادەکارانی کە بۆی ئەکرێ ئەبێ پێش وەخت ئێمە عملەتێکی پێ ئەڵێن حەسر و تەرقیم ئەم حەسر و تەرقیمە ئەبێ گشتگیر بێ هەموو عێراق بکرێ بە پارێزگاکان ئەکرێ بە قەزاکان قەزا ئەکرێ بە ناحیەکان ئەکرێت بە گوندەکانەوە هەروەها شارەکانیش حەزارەکەی ئەمانە هەر هەمووی ئەبێ چی بکرێ ژماری بۆ دام بنرێ و گەمارە و چی بکەیتەوە ناوی سەرۆخێزانەکان بنووسی ئەم پرۆسەیە هەر خۆی لە خۆیان تقریبن 3-4 مانگی ئەوێت پێشەوەی کە تۆ دەستکەی بە سەرژمێرێ فعلیەکە یعنی ئەمە بەڕاستی تۆ ئەبێ بچی بۆ هەموو ناوچەکانی عێراق ئایا ئەمڕۆ لە ڕووی سیاسیەوانێ لە ڕووی گرفتی عسکەریەوانێ لە ڕووی بوونی داعش ئەتوانی تۆ بە حڕیەت چی هەموو ئەم ئیشانە بکەی بەڕای من قرسە باشە کەواتە ئێستا بچینە سەر وردەکاری ئەوەی کە عێراق دەیەوێت بیکات عێراق دەڵێ من بە ئەلکترۆنی ئەیکەم طبعا ئێوە باشتری شارەزان ئەنجامدانی سەرژمێری و شێوازەکەی چەند جۆرێک هەیە لە ڕووی یاسایی ئامارەوە عێراق پشت بە کامی دەبەستێ دەیەوێت کامی بکە و چۆن تێکەڵ بە بابەتە ئەلکترۆنیەکە دەکرێت بەڵێ وەکو باسمان کرد ئەگەر ئێمە پێناسێکی سەرژمێری بکەین سەرژمێری چییە وەرگرتنی زانیاریە لە گشت تاکێشی ناوچەیەکی دیاریکرا تۆین بڵێ دەوڵەتێکی دیاریکرا و هەرێمێکی دیاری کراو لە کاتێکی دیاری کراوە یعنی هەم ئەبێ سنووری بۆ دابنی طبعا ئەم سنوورێک کە بۆ دائەنەیتەوە پێویستی بە چییە؟ پێویستی بەوەیە کە تۆ وەکو پێم وتی یەکەم جار ئیستیماری حەسب و تەرقیمەکە ئەلکترۆنی ناکرێت ئەبێ مەیدانیەن تۆ هەموو شوێنەکان دابنیت دووهەم کە یێتە سەر لەحزەی تعداد ئێستا تقریبا شێوازێکی تازە هەیە پێڵن ئیستیمارەی زیرەک ئەم ئیستیمارە زیرەکە کە ئەوە نیە کە وەکو جاران بێت ئیستیمارەکە عەدادێ پڕی بکاتەوانێ و یەکسەر بڕاتەوانێ و هەمی کۆ بکرێتەوانێ نە ئیستیمارەکە ئەتوانرێت یەکسەر لە کاتێکی کە تۆ تەسجیلی بەیاناتەکانێکی ڕەسە دەچێتە سێرڤەرە گەورەکەوانێ ئەو سێرڤەری کە دایانێن ئەوەی ئەلکترۆنی اینجا یەکێ لە خەسڵەتەکانی کە زۆر باشە ئەمە زۆر زوو نەتایجەکانی دەرەچێت دەرەنجامەکانی باشە لە پێکاتەیەکی وەکو عێراقدا لە دەوڵەتێکی وەکو عێراقدا کە پێکاتەی فرەنەتەوە و فرە ئاین و ئەمانەی تێدایە یعنی ئاساییە بۆ دۆخی ئێستای عێراق ئەم جۆرە لە سەرژمێری ئەو پێکاتانەش جیا بکاتەوە واتە بنووسرێ ئەم ئاینەکەی فلانە ئەو ئاینەکەی فلانە ئەم لە فلان نەتەوەی ئەو لە نەتەوەیەکی جیاوازە یعنی ئەگەر دۆخە سیاسەکەش بێنیتە بەرچاوی خۆت بۆ دۆخی عێراق ئاسایی شتێکی لەو بابەتە نابێ خۆی ئەگە بتوێ سەرژمێرێکی ڕاستەقینە و شەفاف بکەی بەڕاستی ئەبێ چی زانیاری هەیە لەبارەی هەموو مەسەن عادەتەن تۆ کە سەرژمێریەکەی سێ تەوەروەرەگری دیموگرافی کۆمەڵایەتی لەگەڵ ئابووری طبعا لەناو ئەمانی کە دایانەی تۆ لە دیموگرافیەکەیە چی تایە ڕەگەزی تایە تەمەنی تایە مەسەلەن قومیەتەکەی چیە مەسەلەن نەتەوەکەی بەڵێ مەزهەبی چییە ئەمە شتێکی خراپ نییە بەڕای من ئەشتوانرێ بکرێ ئەنی شتێک نییە ئارقەری بکرێت باشە ئەوەی کە ئێستا لە عێراقدا هەیە یعنی وەکو دەوترێ ململانیشی نەتەوەیش هەیە یعنی زۆر جار هێز و لایەنە سیاسیەکان کە یعنی کە مامەڵەیەک لەگەڵ یەکتردا دەکەن بۆ بەشداریکردنە لە حکوومەت بۆ پێدانی پشکی لایەن و نەتەوە جیاوازەکانە یعنی ئەم ژمارە دەکەن یعنی دەڵێن بۆ هەرێمی کوردستان وابێ و کورد بەم جۆرە بژی و بەغدا و عێراق و عەرەب بەم جۆرە مامەڵە بکە و یعنی بژی یعنی جۆرێک لە ململانێ لەسەر دیاریکردنی نەتەوە بوونی هەیە لە مەرحەلە جیاوازەکاندا لە دوای پرۆسی ئازادی لە عێراقەوە ململانێ و جەنگ و توند و تیژیش هەبوو بەرامبەر بە ئاینە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان یعنی ئێمە ئەو قۆراغانەمان تێپەڕان و تا ئەو وردەکاریە لەسەر لە ئاماری گشتیا دیاری بکەین و بۆ ڕای گشتی ئیعلانی بکەین ئێمە ئەگەر باسی پرۆسی سەرژمێری کەین پرۆسی سەرژمێری بەڕاستی بە سیاست کراوە ئەژینا تۆ حەقیقەت دەبێ خۆی پرۆسیەکی ئەلمیە تێگەی ینی کە تۆ پرۆسێکی ئەلمی و پاک و بێگەر کردێ هیچی ئەوانە ناتوانرێت
بێ بە مای ئەوەی کە خەڵک ینی حیزبەکان بازەکەی نەتەوە بازەکەی بێتە سەرخەت و بڵێ نابێ بۆ شێوازە بکرێ یعنی ئەوە ڕێگر نییە بەڕای من تێگەی باش ئەوەی ئەگەر بەنسبەتی هەرێمی کوردستانەوە لێکی بدەینەوە ینی ئێمە لە چوارچێوی عێراقدا تەوان سەرژمێرەکە بۆ هەرێمی کوردستانی شەکرێت ئێمە چۆن دەتوانین سوود لەو سەرژمێریە وەربگرین وەڵی ئێمە ئەگەر باسی سوودەکانی سەرژمێری بکەین باش یعنی 1 و 2 و 3 و 4 نییە باش دەکرێت بۆمان باس بکەی بەڵێ مەسەن بین لە ڕووی یەکەم جار دیمۆگرافیەوانێ تۆ ئەوسا کە نەتایجەکانی دەرچوو ژمارەی هەموو کەسەکان ئەزانی چەنە بەپی ناوچە بەپی شار بەپی ئەقلیم بەپی مەسەلەن حتا حەزار چەنە ینی لادیەکان چەنە شارەکان چەنە ئەمە لە ڕووی مەسەلەن اینجا ئەتوانیت بزانیت چەند کەس کارەکات چەند کەس کار ناکات چەنە مەعەوق هەیە چەنە مەعەوق نییە چەند خوێنەوار هەیە مەسەلەن چەند شەهاداتێ چەند هەیە نەیخوێنەوە نەخوێنەوارە چەند ئەسحابی شەهاداتی بەرزێ هەیە ئەمانە هەمووی تۆ ئەتوانی ئیسفادەی لێ بکەی لە قۆی عامیلەیە تەمان ئەمە لە ڕووی دیموگرافیەوە لە ڕووی اقتصادیەوانەیە تۆ یەیت کە وەختی حەسب و تەقیم ئەەکەیت هی منشئاتەکانی ژەنووسیت چی منشئاتی هەیە منشئاتی صناعیە زراعیە یعنی خۆ هەر ئەوە نییە تعدادی سوکانی بەس تۆ بیت بەس حەسری خەڵکەکان بکەیت لەگەڵیشیا تۆی حەسری منشئاتی ژەکەیت کەوابێت تۆ داتابیسێکی گەورە و دەست ئەکەوێ لە زۆر بوارە لە هەموو بوارەکانە بەڵێ لە ڕووی کۆمەڵایەتیوانێ ئێمە ئەتوانین دەستمان بکەوێت کە چەند کەس تووشی مەعەوق بووە چەند کەس مەسەلەن تووشی ئەوە بووە کە ناتوانێت مەسەلەن دابینی ڕۆژانەی خۆی بکات بۆ چکە لەبەرەوەی ئێمە ئەتوانین دەخلیش دەربێنی لە تعداد سوکانیە ینی داهاتی تاک بڵین داهاتی تاکیشی دەرەکێ اینجا یەکشتی کەش زۆر گرنگە لە تعداد سوکانیە هەر وڵاتێک کە بێوێ تەختیت بکات مەفروضە داتای لەبەردەستا بێ بەبێ تاتە تۆ ناتوانێت هیچ پلانێ بکەیت باش یەکێک لە قۆناغەکانی جێبەجێکردنی مادەی سەوچری دەستوری عێراقی کە تایبەتە بە ناوچە دابڕێنراوەکان بریتە لە سەرژمێری لەو ناوچانە بکرێ ئەمە ئەچێتە ئەو بابەوە بەڕای ئێوە یعنی ئەتوانین بڵین قۆناغێکیش لە مادەی 140 دەچینە پێشەوە بەتاکید چکە تۆ کە سەرژمێری و کرد وەکو وتمان هەموو داتاکان ڕوون ئەبێ لە بواری نەتەوەیەوەڵێ لە بواری مەزەبیەوەڵێ لە بواری ناوچەکانەوە ئەڵێ بە وردی دەستەکەوێت حتا بەڕاستی ئێمە ئەگەر سەرژمێرێکی پاک و پوختەمان هەبێ خۆتان ئەزانن بۆ ئینتیخاباتی داهاتوو بە بازنەی یەکرێ ئێوە بازنەیە تو ئەگەر ژمارەی دانیشتوانێ بەڕێک و پێکی نەبێت چۆن ئەتوانی بازنەکات جاکەیتەوانێ ئەوە زۆر گرنگە باشە لە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە وڵاتانی دنیا بۆیە سەرژمێریەکەن بۆی چاو بخشێنەوە بە پلانەکانیانە و چاو بخشێنەوە بەو خزمەت گوزاریانی کە پێشکەشیان کردووە چاو بخشێنەوە بەو پێداویستیانی کە خەڵک هەیەی چاوەڕوانی دەکات لە حکوومەتەکانی جێبەجێ بکە بەڵام لە عێراقدا ئەو جۆرە لە بیرکردنەوە و لە عەقلی ئیدارەدان و لە پلاندانان بۆ جێبەجێکردنی ئەم پرۆسانە دەبینیت یعنی لە دوای 2023ەوە شتێک هەبووە بە ناوی پلان و وردەکاری و ئەو شتانە تاوەکو ئێمە هێندە دڵخۆش بین بە ئامار لە عێراقدا وەڵڵاهی بەداخەوانێ بەداخۆک و باس ئەگەر تەماشای مێژووی سەرژمێریەکان بکەیت سەرژمێری لە ساڵی 27 لە عێراقا کراوە 27 اینجا 34 47 57 65 77 87 97 لە ساڵی هینا 2007 تا بوو وابزانم حەسب و تەقیمێکیان کرد نۆ وازم 2009 بوو حەسب نانتوانی بیکەن لەبەرەوەی کە وەکو پێم وتی سەرژمێرێکە بوو بە چی سەرژمێرێکە بوو بە سیاسی ینی سیاسەتی تێکەوت و نیانش بکرێ بەڵێ اینجا ئەگەر هاتوو ئێمە داتای چاکمان لەبەردەبین تەبا ناتوانین پلانی جوان پلانی کورتخیان و درێژخایانمان ئامادە بکەین
بۆ چکە لەسەر ئەساسی داتا توانانی هینکەی اینجا ئەو قسەی پرسیاری جەنابەکەیکی توانێت بەداخەوە من ئەڵێم ئێمە نەمانتوانیوە کە تعداد سوکانی بکەین لەبەرەوە نەمانتوانیوە پلانێکی باشیشمان هەبێت. باشە لە عێراقدا ئەو یەکێکی تر لەو گرفتانەی کە بوونی هەیە گرفتی پشتبەستنە بە یەک سەرچاوی داهات طبعا لە هەرێمی کوردستانیش بە عێراقەوە یعنی بۆ پلانی حکوومەت بۆ پشتبەستن بە سەرچاوی جیاوازی داهات ئاماری و سەرژمێری هیچ کاریگەری دەبێ یعنی ئەوە دەخاتە بەرچاوی حکوومەت و بەرپرسانی حکوومەت و باڵا دەستان بڵێ یەک سەرچاوی ئەم گرفتانە دروست دەکات. بەڵێ تۆ مەسەن کە نەتایجی بڵێن سەرژمێرەکە و هات چی بۆ دەرەکەوێت مەسەلەن هەبابن بواری تعلیم باسکەین بۆ دانیشتوانێت لە ژماری دانیشتوانێت لایە ئەگەر بزانیت چەند مناڵ هەیە ئەبێت چەند قوتابخانەی هەبێت طبعا ژماری قوتابخانەکانە بۆ دەرکەوێت ژمانەی عەدادەکانە بۆ دەرکەوێت ژمانی جامیعەکانە بۆ دەرکەوێت ئەمە لە ڕووی تعلیمەوانەیە لە ڕووی زراعیەوانەیە طبعا زراعەش عینەن شت کە وەکو پێم وتی ئێمەکەین حەسر و تەلقیمەکەین منشئاتی زراعیش حسابەکەین طبعا ئەگەر هاتو تۆ داتاکانە ڕێکوپێک بوو طبعا ئەتوانیت هەموو سەکتەرەکان ئیسفادەی لێ بکەن لە تعداد سوکانی. باشە کاک حسێن چی ماوە لەسەر بابەتی ئامار بتەوێ ئاماژەی پێ بکەی نەمکرد بێ بە پرسیار لەبەری لە کۆتایی تەورەکە نزیک دەبمەوە. بەڵێ وەڵڵاهی ئەگەر ئێمە تەماشای گرنگی ئامار بکەین ئاماریان سەرژمێری بە کوردی سەرژمێری باس مەچکاتەوەکەمە لە سەرژمێری گشتی سەرژمێری کشتی بۆیە گرنگە چونکە لەبەرەوەی هەموو پلانێک بەبێ داتا نابێ داتاش لە چۆ دەستەکەوێ لە سەرژمێریەوە دەستەکەوێ ئەوە قسەی ئەوڵ وەخیرمانە ئێمە. زۆر باش من سپاس دەکەم کە لە تەوەریەکەم لەگەڵ ماوەڕژدا بووی بەڕاستی بۆیە بۆ بینەریش بۆی کە ینی بزانێ ئێمە بۆیە باسمان لەم تەوەرە کرد هەم لەبەر گرنگی بابەتی سەرژمێری هەم لەبەری لە ماوەی ڕابردوودا سەرژمێری گشتی لە عێراق بە سیاسی کرابوو هەم لەبەر ئەو جددیەتەی کە ئێستا لایەن عێراق و دەسەڵاتدارانی عێراق و وەزارەتی پلاندانانی عێراقەوە تاوەکو باسێک لە گرنگیەکەی بکەین و سپاس بۆ جەنابیشت کە ئامادە بووی لەگەڵمانە بەڕێز حسێن محەممەد شارەزا لە ئامارە سپاس دەکەم بەڕێزان ینی ئەوەی کە لە تەوەری دووەمدا دەمانوێت ئاماژەی پێ بکەین و گفتوگۆی لەسەر بکەین ئەوەیە کە یعنی لە 6 ساڵ بەر لە ئەمڕۆ داعش دەستی بەسەر مووسڵدا گرت یعنی ژمارەیەکی کەم لە چەکدارانی داعش توانیان پارێزگایەکی گەورەی وەکو مووسڵ بە ژمارەیەکی زۆر لە هێزی چەکدار و ئەمنی سەر بە حکوومەتی عێراقی چۆڵ بکەن و دەستی بەسەردا بگرن و خلافەتی داعش لەو ناوچەیە بسەپێنن. ئەمڕۆ لەو یادەدا سەرک وەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان چۆتەوە بۆ مووسڵ. ئێمە دەمانەوێت بپرسین ئایا لە عێراقدا داعش کۆتایی پێ هاتووە ئایا هەڕەشەکانی داعش لەسەر عێراق هەڕەشەی جدین ئێستش ئایا دەکرێت بیر لەوە بکەینەوە کە لە قۆناغەکانی ئایندەدا ئەگەر بەم دۆخە و بەم جۆرە عێراق بەڕێوە ببرێ و بڕوات یعنی داعش بتوانێت نەک لە مووسڵ لە ناوچەیەکی دیکە یان دیوبارە لە مووسڵ سەر هەڵبداتەوە و گۆڕەپانێک و سنوورێک بۆ خۆی جیابکاتەوە خلافەتەکەی ئەعلام کاتەوەمانە لەسەر تەوەری دۆم گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری دارا مەلا شەفیق چاودێری سیاسی کە بە سپاسەوە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک دارام کاتەوە باش سپاس بۆ بەشداریکردنت لە دوای 6 ساڵ لە داگیرکردنی مووسڵ لەلایەن تیرۆریستانی داعشەوە و 4 ساڵ لەسەر ئازادکردنی لەلایەن هێزانمنەکانی عێراقەوە یعنی عێراق و داعش دەکرێت ئێستا پێناسەیەکی جیاوازی بۆ بکرێ یان هەمان بیرکردنەوە بۆ چوون و قسەکردن لەسەر داعش هەڵدەگرێت کە بەر لە 6 ساڵ دەکرا. بارودۆخی ئەمڕۆ و بارودۆخی 6 ساڵ بەر لە ئێستاش ئەتوانین بڵێین هەمان بارودۆخە بۆ ئەوەی کە ئەو گروپە تیرۆرستانەی هەیە کە داعش یاخۆت هاوشێوەی داعش کە هیتر پێک بهێندێ و دابەزرێ لەبەرەوەی هەمومان دەزانین عێراق
و سووریاش دوو دەوڵەتی ئەتوانین بڵین کۆپی وەک یەکتریوان هەردوو لایەن کە لە سێ پێکاتەی سەرەکی پێکاتون عێراقیش بە هەمان شێوە لە سێ پێکاتەی سەرەکی پێکاتووە داعش یا با بڵین هەموو ئەو گروپە تیرۆرستانەی کە لە جیهاندا هەن کۆمەڵی هۆکاری خۆی هەیە یەکێک لە هۆکارەکان بریتیە لە بوونی ململانەی سیاسی یا کێشە و گرفتی سیاسی ئەمە لەلایە لای یەکێک لە هۆکارەکانی تر بریتیە لە بێئیشی لە بەتاڵە بۆیە لە هەر شوێنێک کێشە و گرفتی سیاسی هەبوو ململانەی سیاسی هەبوو و هەروەها بەتاڵە هەبوو و هەروەها لە ڕووی ئابوووریەوە ئەو وڵاتەدا تێپی بوو حتمیان بەبێ هیچ شتێک ئەم شێوە گروپە تیرۆرستانەدا ئەمەزرێن و پەیدا بن بۆیە لە عێراقدا ئەوەی کە لە 2014 بڵێن کە لە مانگی شەشی لە دەی شەشا کە 6 ساڵ پەش لە ئێستا کە مووسڵ گیرا لەلایەن تیرۆرستانی داعشەوە ئێستش هەمان شێوەیە هەمان شتە بڵێن بەڵام مەرز نییە بڵێن داعش دەکرێت هاوشێوەکانی داعش لەبەرەوەی لە عێراقدا تاوەکو ئێستا کێشە و گرفتە سیاسیەکانی کە چۆن هەیە تاوەکو ئێستا هەیە چارەسەر نەکراوە بەڵکو هەموو کەڵەکە بووە تاوەکو ئێستا هەروە خۆی هەیە لەبەرەوەی لە عێراقدا هەموومان دەزانین سێ پێکاتەی سەرەکی هەیە کورد شیعە سوننا هەر یەک لەم پێکهاتانە ئەگەر بێت و بە تەواوەتی کە کێشەی هەبوو و هەروەها کێشەی هەبوو لەگەڵ بەغدادا لەگەڵ دەسەڵاتدا یان ئەم سیستەمە سیاسی کە ئێستا حکومڕانیەکە بەم شێوەیە بەڵێ ئێستاش عێراق هۆکارە یا با بڵێن نائارامە لە هەموو ڕوویەکانەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر داعشوانەش نەبێ ئەوە با لە پێش چاوی خۆمان دەبینین عێراق لە ڕووی هەرسی ئابووریەوەیە ئەم هەرسی ئابووریە لای هەمومان معلومە هەر سیستەمێکی سیاسی هەر دەسەڵاتێک کە ژێرخانی ئابووری تێکچوو ئەو دەسەڵاتە لەبەر یەکتری هەڵەوەشێتەوە ئەوە تا ئێستا ببینێن لەم کاتەدا بە تایبەت لە ناوچە کێشە لە سەرەکاندا گروپ تیرۆرستانی داعش بەڕاستی مەترسین کە لەسەر تێکڕای ناوچەکە باشە ئەو مەترسێ لە چ ئاستێکە کاکدارا من دەمویست بیخەمە دوای قسەکانمان بەڵام خۆت باست کردوت داعش لەم سنوورە لە ناوچەدا بڕنراوەکان بە تایبەتی هەڕەشە و مەترسین لە چ ئاستێکە هەڕەشە و مەترسی داعش لەو سنوورە وەک لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد لەبەر ئەوەی بارودۆخی سیاسی عێراق وا دیارە دەبینین لە ئێستادا ئەمریکا تەواوی هێزەکانی با بڵێن لە شاری کەرکووکە کە لە سەربازگەی کەیوان هەبوو ئەوە بە تەواوەتی کشاوەتەوە لێرە نەماوە و لە بەغدا لە زۆربەی شوێنەکانی ئەمریکا بە تەواوەتی کشاوەتەوە لەم شوێنانە کشانەوەی ئەمریکا بەمانە بوونی فەراغێکی گەورەی ئەمنی هەیە لەم سنوورانەدا لە کەرکووک بە تایبەت لە دیالە و لە شوێنەکانی تر زۆر بە ئاشکرا دەبیندرێ و بە ڕۆژانە کە گروپەکانی تیرۆریستی هێرشەکان لە سەربازگەکانەدان و هاوڵاتیان هەرفێنن و بوونەتە هۆی ئەوەی کەوان ناوخرەیی لە ناوچەکەیە کەن بۆیە پێیوەستە یا با بڵێن ئەم کێشەیە لە کاتێکدا کە چارەسەرکرێت کە گرفتە سیاسیەکان چارەسەر بکرێ هەمومان دەزانین ئەم ناوچە کێشە لە سەرانە پەیوەستە بە دۆزی کورد و خاکی کووردا و هەمومان دەزانین لە عێراقدا دەستورێکەیە ئەم دەستورە مادەی 140 هەیە تاوەکو مافەکانی کورد لەم سنوورە دەستەبەر نەکرێ و کورد بە تەواوەتی شەریکێکی ڕاستەقینە نەبێت لەم سنوورە و دەستور بە تەواوەتی جێبەجێ نەبێت بڵێ ئەم ناوچانە هیچ ئۆقرەی و ئارامەیەک بەخۆیە نابینێ وەنە عێراق ئەتوانێت کە ئارامی خۆی تابینێ وەنە ئێمەش دەهێرین بە هیچ شێوەیەک ئەو دەسەڵاتانەی کەچیان مەبەستە جێبەجێکەن بۆیە بەڵێ لە ئێستادا داعش وجودی هەیە و ترسناکی خۆی هەیە بەڵام پەیوەستە بەپێی ئەو ئیتیفاقی کە بڕیار وایە کە لە ئێستا بەدواوە لە نێوانی عێراق و لە نێوانی ئەمریکا و کوردیش بەشدار بێ هەڵبەتە ئەوە وەک ئاشکرایە لای هەمووان کە پێی دەوترێ عێراقێکی نوێ دوای ئەو ئیتیفاقیە واتە دوای ئەو ئیتیفاقیە حەدەث یا با بڵێن ڕووداوی تازە دێتە پێشەوە ئایا عێراق و ئەمریکا
دەگەنە ڕێککەوتنێکی استراتیجی سیاسی نێوانی هەردوولایەنە و ئاخۆ کورد لە کوێی ئەو ئیتیفاقیەوە دەبێ و لە حاڵەتێکە ئەگەر بە یەک نەگەنچی ئەبێ و لەبەر ئەوە ئەمە لە ئایندەدا بڕیاری لێ ئەدرێ با بڵێن لە دوای مانگێ دوو مانگێکی تر کە ئەم ئیتیفاقیەی نێوانی بەغدا و ئەمریکا بڕیار لە زۆر شتی مەوزوعی عێراقدا بەدەر لە ئیتیفاقی نێوان بەغدا و ئەمریکا ئێستا هەرێمی کوردستان و بەغدا یعنی پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدی هەرێمی کوردستان بچێتەوە بۆ بەغدا بەدەر لە بابەتی بوجە و موچە و ئەوانە تا چەند گرنگە گفتوگۆی یەکلاکردنەوەی دۆسی ئەمنی ئەو ناوچانە بە هاوبەشی بەڕێوە بردن و کەمکردنەوەی جموجۆری داعش ببێتە بەشێک لە گفتوگۆ سەرەکیەکان خەڵکی ناوچە دابڕنراوەکان کەرکووکیەکان تا چەند سوورن لەسەر ئەم بابەتە. ئێمە هەل لە سەرەتاشەوە ئەڵێن کەرکووک گرنگە و شوێنێکە و بایەخی تایبەتمەندەتی خۆی هەیە و هیچ گفتوگۆیەکی کورد سەرکەوتو نابێ بە دڵنیاییەوە ئەگەر بێت و بابەتی کەرکووک و باز نەکرێ و کێشەکانی کەرکووک یەکلا نەبێتەوە لەبەر ئەوەی کەرکووک جگە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە بایەخێکی تایبەتی خۆی هەیە چی بۆ بەغدا و چی بۆ هەرێمی کوردستان ئەمە لەلایە و لەلایەکی تریشەوە لای هەمومان دەبێ ئەو حەقیقەتە هەیە بزانین بەداخەوە بەهۆی ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ئابوووریەکی بەهێزی پتەوی تۆکمەی نییە عێراقیش با بڵێن بەغدا ئەم هەلەی قۆستۆتەوە بابەتی کورد یا با بڵێن کێشەکانی هەرێمی کوردستانی زۆر لە بابەتە سیاسیەکانی بەلاوە ناوە هەوڵ ئەدا کە دۆسەی کورد هەرێمی کوردستان بچووکی کاتەوە تەنها لە مەوزوعی بودجا یا موچا یا لەوانەدا تەواوی بچووکی بکاتەوە بۆیە ئەوە بۆتە هۆکارێک تا ڕادەیەک هەست دەکرێت کە بابەتی ناوچە کێشە لەسەرەکان وەک پێویست نەبێم بەڵام لێرەوە من ئەیڵێم هیچ ڕێکەوتنێکی کورد هەرێمی کوردستان بەبێ چارەسەرکردنی کێشەی ناوچە کێشە لەسەرەکان هیچ سەرکەوتنێ بەدەست ناهێنێ بۆیە دەبێ کارتی گوشاری هەرێمی کوردستان لەسەر بەغدا بریتی بێ لە ناوچەی کێشە لەسەرەکان هەرچەندە عێراق لە هەوڵی ئەوەدایە کە بچووکی کاتەوە لە موچە و بجەدا خۆی بینێتەوە ڕاستە هەمووشمان دەزانین بژێوی گرنگە بۆیە دەبێت هەرێمی کوردستان لە ئیستە بە دواوەدا پێداچوونەوەیەکی تەواو بکات بە شێوازی ئەو حکومڕانیەی کە هەیەی بەداخەوە لە ڕووی نەوتە لە ڕووی کەرتە گەشت و گوساریە بەڵام بەرامبەر کوردیش دەبێت لە ناوچە دابڕێنراوەکان بە پەیوەندیەکانی نێوخۆی خۆیدا بە هەنگاوەکانی سیاسەتکردنی خۆی لەو ناوچەیە بچێتەوە ئەمەش تاشان ڕاستە. من لە سەرەتاشەوە ئاماژام پێکرد کەرکووک دەبێ ببێ بە خاڵی ململانەی چەقی هەموو گفتوگۆکانی نێوان بەغدا و هەرێم لەبەر ئەوەی کەرکووک بۆ بەغدا بێ بەغدا دەبێت بە وڵاتێکی لە ڕووی ئابوووریەوە هیچ کێشە و گیر و گرفتێکی نابێ بەڵام بۆ ئێمەی کورد جگە لەوەی کە خاکە جگە لەوەی کە نەتەوەیە جگە لەوەیە کە چەندین ساڵە ئێمە کێشە و گیر و گرفتەکانمان لەسەر بەغدا بریتی بۆ لە بابەتی کەرکووک ئێمە ئەگە تەمەشای هەموو شۆڕشەکانی ترکەی کە هیچی سەرکەوتنی بەدەست نەهێناوە یاخود زۆر کارەساتی گەورە بەسەر میلەتەکەمان هاتووە هەموو پەیوەست بووە بەسەر کەرکووک بۆیە لە ئێستادا ئەگەر کورد پێداگری نەکا لەسەر کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان بە دڵنیاییەوە ئەوە وتوێژ و گفتوگۆکانی سەرکەوتو نابێت لە هەرێمی کوردستاندا بۆیە کەرکووک خاڵێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان و زەرورەت شە هەموو حیزبە کوردستانیەکان لە ئیستەدا یا با بڵێن هەرێمی کوردستان و ئەو حیزبانەی ئەمڕۆکە کە لە کەرکووکە حیزبە کوردیەکان ئەبێ بە سیاسەتێکی نوێ بە پێی ئەم واقع و سەردەمەی کە هەیە ئێمە سیاسەتێکی تازە بکەین بۆ ئەوەی کە بتوانین پێداگری بکەین هەوڵ بدەین کەوا مادەی 140 یا ئەگەر مادەی 140 نەبێت ڕێکەوتنیەکی سیاسی واقعیانەی ئەم سەردەما بۆ ئەوەی کە هەموو نەتەوەکان بە ئارامی لە شاری کەرکووک و لە شوێنەکانی تریشە بەڵام هەوەی کە من باسی دەکەم بەبێ پشتگیری و پشتیوانی هەرێمی کوردستان تۆزێ قورسە بێ پرۆسەکە و لە لایەکی تریشەوە ئەگە هەرێمی کوردستانیش بەبێ کەرکووک بچێتە ناو هەروتوێژ و گفتوگۆیەکەوە بە دڵنیاییەوە سەرکەوتن بەدەست ناهێنێ و بابەتی کورد دەبێ بە بابەتێکی بچووک لە هەندێشتی بچووکە خۆی ئەبینێتەوە لە ئایندەدا بەغدا هەوڵەدا ئەویش زیاتر بچووکتر کاتەوە بۆیە کەرکووک چەند گرنگە
بۆ بەغدا ئەوان بە تێڕوانینە هەموو سیاسیوینەکانی خۆیان تەمەشاکەن بەڵام بۆ ئێمەی کورد کەرکووک خاڵێکی گرنگە چی لە ڕووی داهاتەوە چی لە ڕووی خاکەوە چی لە ڕووی نەتەوەوە و ناکرێت بە هیچ شێوەیە دەستبەردان و ئێمەی کەرکووکەکان یعنی من ئەمەیە کە ڕاستیەکە هەیە کە بیڵێم ئێمەی کەرکووکەکان لەم شارەدا بە هیچ شێوەیەک قبوڵی هیچ وتوێژ و گفتوگۆیەک ناکەین لە هیچ حزبێک لە هیچ حکوومەتێک لە هەرێمی کوردستانە بەبێ کەرکووک بچێتە ناو هەر وتوێژ و گفتوگۆیەکەوە لەبەر ئەوەی هەر کەسێک بەبێ کەرکووک بچێتە ناو هەر وتوێژێکەوە لە ئایندەدا مەرگی خۆیەتی بۆیە ئێمەی کەرکووکی و لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر یەکگرتووترین بۆ ئەم بابەتە تەورەکەم بەلایکی ترا ڕۆیشت بێ بەڵام پرسیارە جددیەکە ئەوەیە لە دوای 6 ساڵ ڕوبەڕووبنەوەی داعش لە چوارچێوەی ئەمنیە یعنی هەوڵ هەیە کار هەیە و ڕەنگە بڵین بەهێزە ئەمنیەکان شەو ڕۆژان خسبێتە سەرێک بۆی ڕوبەڕووی تیرۆرستانی داعش و جموجۆڵی تیرۆرستانی داعش ببنەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە لە ڕووی فکری و لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی ئایدۆلۆژیەوە چۆن مامەڵە لەگەڵ فکری داعش و عەقڵی داعش دەکرێت چۆن مامەڵە لەسەر ئەوە دەکرێت کە یعنی ئەوەی کە داعش دەیکات لە ڕووی ئایدۆلۆژیەوە پێچەوانەکەی بکرێت لە پرۆسەی حکومڕانیدا لە پرۆسەی سیاسیکردنە. داعش تاوەکو لایەنی سونی کێشەکانیان بە تەواوەتی چارەسەر نەکرێت لە بەغدادا تاوەکو سوننا بە تەواوەتی نێتە ناو پرۆسەی سیاسیەوە تاوەکو سوننا تورکیا پاڵپشتە حەقیقەکەی بێ داعش هەر دەمێنێ وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد بوونی سوننا کێشەی سوننا هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە لەو ململانیانەی کە هەیەە لەگەڵ بەغدا هۆکارێکە بۆ ئەوەی کە داعش هەمیشە هەبێ و هاوشێوەکانی داعش هەبێ و وڵاتانی دەوروبەریەکی وەک لەوانە تورکیا کە سوودمەندی تەواوەتیە کە بەکاریان دەهێنێ هەموو شێوەڕووبوونەوەی بیر ئەوەی کە لە بەغدای ڕوبەڕووبوونەوەی بیری داعش یعنی خۆ لە زۆر شوێن کە داعش لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا کە داعش بوونی هەیە و جموجۆڵی تیرۆریستی ئەنجام داوە خۆ لەوێ نەگرفتی مادی هەبووە نەگرفتی ژیان هەبووە نەگرفتی خزمەتگوزاری مەبەستەکەی من بیری داعشە ڕوبەڕووبوونەوەی بیری داعش شان بەشانی ڕوبەڕووبوونەوە چەکداری و ئەمنیەکە ڕوبەڕووبنەوەی بیری داعش تا چەند گرنگە ئایا هەنگاوی بۆ نراوە لە عێراقدا ئەوەی کە بیبینی لە مووسڵدا هەنگاوی بۆ نراوە لە ناوچە دابڕنراوەکان جوڵەی بۆ کراوە ڕوبەڕووی بیری داعش ببنێتەوە نەخێر بە هیچ شێوەیە هیچ هەنگاوێ نەنراوە بۆ ئەوەی کە چارەسەری ئایدۆلۆجیەتی داعش وەک لە سەرەتاوە کە ئاماژەم پێدا لە هەر شوێنێکدا کێشەی سیاسی هەبێ کێشەی ئابووری هەبێ و بەتاڵە هەبێ لەو شوێنانە هۆکارن بۆ دروستبوونی ئەم شێوە گروپە تیرۆریستانی ئەوانەشی کە لە ئەوروپادا کە هەن ڕاستە خۆ لەوێ بەتاڵە نییە ڕاستە لەوێ کە هیچ شتێک نییە بەڵام سەرچاوەکەی ئەم وڵاتانە و لای خۆمانن کال ڕەوانەی ئەوێ ئەکرێن بۆ مەبەستی گوشارکردنە سەر ئەو وڵاتە و بۆ جێبەجێکردنی دەسەڵاتی خۆیان یا بۆ ئایدۆلۆجیەتی خۆیان یا بۆ ئەجەندای خۆیان لەسەرینەکە بۆیە ئەگەر تۆ ئێمە ئەگەر وە خۆی بیری لێ بکەینەوە ئایدۆلۆجیەتی داعش چییە؟ ئایدۆلێتی داعش بریتیە لە ئیسلامیەتێکی تونڕە و بەڵام ئاخۆ ئەمە چۆن ڕوبەڕوویە بیتەوە چێن ئەم کەسانەی کە زیاتر بە شوێنە ڕۆیشتوونە تاوەکو کێشەی سیاسی چارەسەر نەکرێت لە عێراقا و بە تایبەت لە هەندێک لەو ناوچانەی کە گەشەی تیاکەن کە زیاتر وەک لە سەرەتاوە ئاماژەشم پێکرد عێراق سووریا دوو وڵاتی کۆپی یەکترین بۆیە گۆڕانکاریەکانی سووریا ڕنگدانەوەی هەیە بەسەر عێراقا و عێراقیش ڕنگدانەوەی خۆی هەیە بەسەر سووریادا تاوەکو چارەسەری کێشەی سیاسیەکان نەکرێت لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی نەک داعش ئەو ئەفکارانە و هەرچی ئەفکارێکی تر هەیە پێچەوانەی ئەوانە هەندێک لە وڵاتانی ناوچەکەت بۆ بەکارهێنان و گوشاری ئەجەندەی خۆیان بەکاردێ بەڵام تاوەکو ئەم ئێستا بڵێن هیچ کراوە نەخێر هیچ شتێ نەکراوە دەبینین عێراق بەرە و ئاراستەی کارەساتی گەورەتر ئەڕوا ئێستا و ڕۆژ بە ڕۆژ کێشەکانی عێراق کوڵتر ئەبێ لەبەر ئەوەی هیچ کام لەو پێکاتە سەرەکیانەی کە هەیە کێشەکانی چارەسەر نەکراوە ڕاستە شیعە باڵادەستە بەڵام ئێستا ئەمڕۆ کە ئەبینین شیعە باڵادەستەکەی نەیتوانی وەک پێویست بە یەکسانی کە حکومڕانیەکی عادلانە بکە ئێستا ناو ماڵی شیعەش خۆی تێک چووە ناو ماڵی سوننەش تێک چووە و ناو ماڵی کوردیش تێک چووە بۆیە ئێستا ئەمانە هەمووی کاریگەری و ڕنگدانەوەی خراپی
هەدەفی ئەوەی هەیە کە ئەو گروپە تیرۆریستانە بتوانن سوود لە تێکڕای ئەو بۆشایانە وەربگرن کە ئەمڕۆکە هەیە. بەڵام لە دوای ئەو کۆبوونەوانەی و ئەو ڕێککەوتنانەی کە لە ئێستا بەدواوە لە بینی عێراق و ئەمریکا ئاخۆ دەکەنە ڕێککەوتن یاخۆ ناگەنە ڕێککەوتن هۆکارێکی سەرەکیە بۆ زیندووبوونەوەی داعش و بۆ مەوزوعی بابەتی کورد و هەیبەت و هەیمەنەتی کورد و هەروەها عێراق و ناوچەکە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەموو بۆیە چەند مانگی ئایندە یا با بڵێن ئەو ڕێککەوتنە بڕیاری تەواوەتی لەوە ئەدا کە ئەو عێراقی کە دێ حتمێن عێراقێکی نوێ بێ ئەگە نەکەنە ڕێککەوتن هەر عێراقێکی وەک ئەم عێراقی ئێستا نابێ ئەگە بگەنە ڕێککەوتنیش هەر ئەم عێراقە وەک ئەم عێراقی ئێستا نابێ بۆیە ئێمە لە بەردەم گۆڕانکاریەکی زۆر گەورەدان دیارە مهتەمی بە بابەتی ڕێککەوتن و نوێکردنەوەی ئەو ڕێککەوتنی کە ئەو گفتوگۆی لە دیوان عێراق و ئەمریکا بەڕێواچێ یعنی پێت وایە ئەو گفتوگۆیە هێندە ورد و هێندە گۆشە جیاوازەکان و هێندە لە خەمی عێراقەکاندا بکرێ بۆیە و ئومێدت لەسەر هەڵچنیە و پێ دوایەکە و ڕێککەوتنە شت دەگۆڕێ و عێراق دەگۆڕێ ئەو ڕێککەوتنە لەبەرەوەی هەمومان دەزانین کە لە ساڵی 2010 کە ئەو وەختە نووری مالیکی سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو کە نامەیەکی ئاراستەی ئەو وەختە کە نەتەوە یەکگرتووەکان کرد و هەروە توانرا کە عێراق لە ژێر بەندی حوتا دەربکرێت دەرکردنی عێراق لە ژێر بەندی حوتا کارێکی زۆر خراپ بوو لەبەرەوەی عێراق لە ڕووی سەربازیەکەی لە ناوخۆدا دەستکراوەتر بوو و کارێکی خراپە بۆ ئێمەی کورد بۆ قەزەی کورد بۆ دۆزەی کورد لەبەر ئەوەی بەندی حوت کارێک بوو ئەوەی کە عێراق نەتوانێت ئەمە لەلایە و لەلایەکی تریشەوە ئەوەی کە باسی ئەەکەم ئەو ئیتیفاقیەی کە ئەکرێ ئاخۆ کورد ڕاستە بەشدارە لەو کۆبنەوانەی کە لە نێوانی بەغدا و ئەمریکادا ئەکرێ ئەو ڕێککەوتنا زۆر گرنگە ئاخۆ ئێمەی کورد لە کوێی ئەو ڕێککەوتنە ئەبین چکول لەگەڵ هەر ڕێککەوتنیەکە کە عێراق لەگەڵ ئەمریکادا کردبێتی کۆمەڵی گۆڕانکاری هاتووە بۆ نمونە اتفاق کرا لە بینی عێراق کە داوای کرد کە هێزی ئەمریکا بکشێتەوە ئەوە بوو کە داعش هاتە پێشەوە ئەوانەی پێشوش دەیان ڕووداوی تر ڕووی داوە بۆیە ئەگەر بێت و ڕێککەوتن بکرێ لە نێوانی بەغدا و ئەمریکادا چەند پەیوەستە بە دۆسەی کوردەوە تا چەند کورتکەی سوودمەند ئەبێ لەبەر ئەوە بۆ ئێمەی کورد زۆر گرنگە و بۆ عێراقیەکان زۆر گرنگە ئەگەر بێت و لە حاڵەتێکان نەگەنە ڕێککەوتن لەوانەیە بۆ هەندێشت بۆ بابەتی سیاسی کورد لەوانەیە هێزە ئەمریکیەکان بە تەواوەتی لە کوردستاندا جێگیر بکرێت لەوانەیە کورد لە ڕووی دیبلۆماسیەتەوە باشتر بێ بەڵام لەوانەیە ڕێککەوتنی نێوانی ئەمریکا و عێراق بە دڵنیاییەوە بۆ ئێمەی کورد ئەگەر وریان نەبین و عاقلانە مامەڵی لەگەڵانەکەین و نەتوانین لە ئێستاوە ئێمەش نەبین بە بەشێکی گرنگ لەو ڕێککەوتنا ئێمەی کورتیای زەرمەند دەبین ئەوەی کە من ئەڵێم ئەگەر لە حاڵەتێکشا بگەنە ڕێککەوتن عێراق و ئەمریکا هەڵبەتە عێراقێکی تر ئەبێ لەوانەیە دەستی ئێران دەستی لە هەندێک لە ناوچەکان کەم بکرێتەوە لە عێراقدا ڕۆڵی ئەمریکا بەهێزتر ئەبێ لە ناوچەکەیە پێم وانە کورد لەو حاڵەتەیە بەهێز بێ بەو شوەیە بەڵام ئەگەر لە حاڵەتێکە ڕێککەوتنی نێوان عێراق و ئەمریکا نەکرێ پێگەی کورد بەهێزترە بێ لە ڕووی دیبلۆماسیەتەوە لەوانەیە کراوەتر بێ و هەندێ ئابلوقە هەیە لە ڕووی هەموو دیبلۆماسی و لە ڕووی ئابووری بخرێتە سەر بەغدا بۆیە لەبەر ئەوە ئەو ڕێککەوتانە بەکردن و نەکردن عێراقێکی تازە و بۆ ئێمەی کوردیش تازە دێتە پێشەوە بەڵێ ئەو ئیتیفاقیە زۆر گرنگە و لە چەند مانگی ئایندە عێراقێکی نوێ ئەبێ بە باش ئەگەر بەخراپ باشە کاک دارا ئەوەی کە ماوە لەسەر بابەتی داعش باسی بکەین لە دوای ئازادکردنی ئەو سنوورانش لە دەستی داعش یعنی تاوەکو ئێستاش باز لە زوڵم و زۆری هەندێک لە هێزی چەکداری شیعی دەکرێت لەو ناوچانە باز لە یعنی فشارێکی گەورە لەسەر سونەکان دەکرێت لەو ناوچانە باز لە نەگەڕانەوەی ئاوارەکان دەکرێت بۆ ئەو ناوچانە یعنی ئیدامەدان بەم جۆرە لە بیرکردنەوە و مامەڵەکردن بۆ ئەو ناوچانە بۆ ناوچە سونیەکان بە تایبەتی مەترسیەکان بەرەو چۆ بە و جم و جۆڵەکان بەرەو چۆ بە ئەوەی کە باست کرد یعنی لە مەترسی جددی داعش و بەردەوامی ئەو بابەتانە ئەمانە چۆن ئیزافاخیتە سەری لە ئێستا بەدواوە ئەو مەترسیەی داعش یا بڵێن وەکو پێش 2014 و یا لە 2014 کە ڕوویدا ئەو مەترسیە بەو شێوەیە نابێ هۆکارەکەشی ئەوەیە
بەڵێ بەغدا وەلایەنی شیعی توانیان مامەڵەیەکی زۆر ژیرانە و عەقڵانە بکەن لە مەوزوعی داعش کە بۆ خۆیان ئەو هەلە بقۆزنەوە هەم لایەنی سونی پێلاوازکەن و هەم ئێمەی کوردیش بەداخەوە بەهۆی هەندێ هەڵەی نەزانینی لە سیاست کە ئەو ناوچانەمان هەموو کۆتایی پێ هەر لە 150 خاک بۆیە داعش بۆ لایەنی شیعی زۆر گرنگ بوو یەکێ لەو شوێنانەی کە شاری مووسڵ بوو مووسڵ بە پێگە و بڕبڕەی پشتی لایەنی سونی دائەنرێ بەڵام لایەنی شیعی توانیان شێوازی گرتنەوەکەی و تەدمیرکردنی مووسڵ کە تاوەکو 100 ساڵی تر سونە نەبێتە ئەو هێزەی کە هەڕەشە بێ بۆ سەر بەغدا و هەمیشەوە بۆ سەر ئێرانیش بۆیە لایەنی شیعی مامەڵەیەکی ژیرانیان لەگەڵا کرد و بەنسبەت لە ئێمەی کوردیش بەداخەوە کە بەهۆی نەزانین لە سیاسەتی واقعیانەی سەردەمیانە ئێمە بۆ خۆمان دەوڵەت بووین ئێمە هەموو ناوچە کوردستانیەکان لەژێر دەسەڵاتی خۆمان بوو مامەڵەکانی گشتی خۆمان ئەمان کرد هێزی پێشمەرگە لە هەموو شوێنەکانە هەبوو بەڵام بەداخەوە ئێمەش لە نەزانینی ئەو سەردەمەی واقعی کە کردمان ئێمەی کەرکووکیەکانی زۆر هاوارمان کرد وتمان ئەو کارانەی کە دەکرێ ناواقعیانەیە خوێندنەوەیەکی ورتری ئەوێ پێویست ناکە بەو شێوەیە بکرێت بەڵام بەداخەوە لایەنی شیعی بەغدا توانیان سوود لە داعش ببینن بەوەی کە نەک تێکشکانی داعش تێکشکانی لایەنی سونی و ئێمەش لە 151 خاکمان لەدەستدا بەڵام لە هەمووی گرنگتر پێویستە هەموو هێزە کوردیەکان جارێکی تر ئێمە بتوانین سوود لەو هەڵانە ببینین کە بەسەرمان دەهات چونکو یەکتر تاوانبارکردن نیشانەی ئەوەیە کە خۆمان هۆکار بووین کە بۆ ئەوەی کە ئەو خاکە لە دەستدەین بۆیە پێویستە کات واز لە تۆمەتبارکردنی یەکتر بێنین واقعوە خۆی بخوێنینەوە ئێمە هیچ سوودێک لەوە لە تۆمەتبارکردنی یەکتر نابینین بۆی ئەترام نەکەین لە پێش چاوی هەموو جەماوەری گەلەکەمان و بە تایبەت بۆ ناوچە شێشە لە سەرەکان و بۆ شاری کەرکووکیش بڵێن ئێمە لەو سەردەما سیاسەتێکمان کرد بە ئەنجامی ڕیفراندۆم بۆ ئەو سەردەما کاتێکی گونجاو نەبوو کەس نییە لەگەڵ ئەوەدا نەبێ کە کورد دەوڵەتی هەبێ ئێمە لە ناوچەکەدا کۆنترین گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی زۆر باش گەورەترین شارستانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دەی چەرموو کەسەر بە شاری کەرکووکە بۆ یەکەمدا گەرموجۆی تیادا ماڵی کراوە ئێمە کۆنترین گەلانی لەم سنوورە بەداخەوە تەنها ئێمە خاوەنی پێگەی دەسەڵات و دەوڵەتی خۆمان نەبووین زۆر باشە بەڕێز دارا مەلا شەفیق چاودێری سیاسی لە ستۆدیۆکانمان لە کەرکووکۆ لەگەڵمان بووی سپاس دەکەم بۆ بەشداریکردن لە تەوری دۆمی بەرنامەی گەرما و گەرم سپاس بۆیەوەش بەڕێزان ینی خۆپارێزی گرنگە و هەمومان هەوڵ بین کە ئەو ڕێنمایانی کە لە وەزارەتی تەندروستی و لە فەرمانگەکانی تایبەت بە وەزارەتی تەندروستی و پزیشکە بەڕێزەکانە و دەردەچن بۆ خۆپارێزیمان لە نەخۆشی و ڤایرەسی کۆرۆنا و زیاتر بڵاوبوونەوەی ئەم ڤایرەسە پێویستە هەمومان پێوی بابند بین سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون هەموو لایەک تەندروست باش بن و خواتان لەگەڵ